زۆر باشە کاک دکتۆر لە ئێستا هیچ ئەپلیکیشنێک یا سیستەمێک هەیە کە نەخۆش بتوانێت بەکاری بێنێت و ئایتیا بەکار هات بێت بێجگە لە ChatGPT کە ئێمە زۆر جار نەخۆشەکان وای لێ هاتووە ئەوەی پرسیار لە ChatGPT ئەکەن سەردانی پزیشکێکی پسپۆڕ ناکەن و حاڵەتی نەخوازراویشمان لەو ئەوەیە بینیوە لەو حاڵەتە لەو بارودۆخە بەداخەوە لە ئێستادا هیچ با بڵێن زیرەکیشی دەستکرد نییە پشتێ بەسراوبی و پێشکەوتوبی بە زمانی کوردی هەبین بتوانانی پشتوێ بەسیلەوەی کە کەسێک بتوانین نەخۆشە بتوانین بەبێ پرسی دکتۆر بڕیارەشی تەندروستی بدات کۆمەڵک ئایمان هەیەوەکو ئەیدا هێڵف یان بابلیۆن هێڵف ئەوانە بە زمانی ئینگلیزی کەسەکە لە ئینگلیزیتی ئەگا ئەتوان قسەی پێ بکات سوودی ئەتوانی لێ وەربگری ئەو دوو ئەتوانی ینی کە نەخۆشە قسەی لەگەڵەکە لەسەر موبایل بیان لەسەر هەر ئامێرشکەوی سیمتمەکانی نەخۆشەکە نیشانەکانی نەخۆشی کەسەکە وەرەگریت دواتر کۆمەڵک پرسیارکە نەخۆشەکە ئاکات هەتاوەکو ئەگاتە نەتیجەیەک دواتر بە نەخۆشەکە ئاڵێ ئەو کێشێت هەیە تەشخیصی ناکات بە تەشخیصەکی تەواو بەڵام ئەنی پێڵێت پێویستە لە ماڵەوە پشوو بدەی بۆ نمونە یان پێویستە دکتۆرێک بینی لەو مانگەیان لەو هەفتەیە یان پێڵێت زەرورە هەر ئێستا ڕاستەخۆ بچێ ئیمەرجنسی ڕووم ژووری فریاکەوتن تەوارێ و بابلۆن هێڵ بەتایبەتی ئەتوانی خطوویەک لەوە زیاتر بڕوە ئەنی شتێکی پێ بدرێت تێڵی کۆنسەڵتیشن ئەوەیە کە ئەتوانی ڕاستەوخۆ نەخۆشەکە لەگەڵ دکتۆرێک واو کاتم پەیوەندی لەگەڵ دکتۆرە و کات دکتۆرە کە پسپۆڕە لە بوارەی کە نەخۆشەکەی تێدا هەیە بەتایبەتی ئۆسودی هەلە بۆ نەخۆشانێک کە لە شوێنەکەن دوورن لە بنکە تەندروستیەکان ینی دوورن لە نەخۆشانەکان لە گوندەکەژی ئەتوانی سوود لەوە وەربگری لە حاڵتێکە ناکاوە بیجاڵتە یان حاڵتێکی واتوان ڕاستەخۆ پەیوەندی بە دکتۆرش بسپۆڕەوەکە دکتۆرەکە ڕێنماییە کاتاکو کاتە با بڵێن نەخۆشخانێکیان ژوورێکی فریاکەوتن ئیدی بینە پێساوت ئەگەر بەرنامەیەکمان هەبا بە زمانی کوردی بە وەرەوەش باشتر توانی بامان ئیشتراک بکەین لەگەڵ کۆمەڵک دکتۆری پسپۆڕ کە کورد من یعنی ئەو کاتەمان توانی بە ئەکیدی نەخۆش هەم نەخۆشەک لە هەر شوێنێک بیدەستی بکات بە بڵێن خزمەتگوزاری تەندروستی وەلەوەش زیاتر خەڵک سەلامەترە بوو لەو حاڵەتە پرۆسەک ئاسانترە بوو بە هەموو کەسێک میهرەبانی دڵسۆزی و لێزانی